باز لە ئەتەکێتی ناخواردنەکەین ڕەنگە زۆری نەمان بانگێشتی کەسانی ئازیزمان کرد بێ بۆ ماڵی خۆمان بێ یاخود بۆ شوێنێک بێ کە بانگێشتیان بکەین و داوەتیان بکەین یاخود بە پێچەوانەوە ئێمە خۆمان داوەت کرابێتین ئەگەر بێت و ئێمە بانگێشت کرابێتین بۆ شوێنێک بۆ چێشتخانەیەک بۆ ڕێستۆرانتێک بۆ ماڵێک مێزێکی لەم شێوازە ڕازا بێتەوە ئێمە چۆن توانین بە شێوازێک بۆ نمونە دەست بۆ خواردنەکان بەرین ئەو کەلوپەل و پێداویستانی کە گرنگە لەسەر ئەو مێزەبوونی هەبێت چییە شێوازی بەکارهاتنیان ئەبێت چۆن بێت بۆ شێوازێک بێت ئەم بابەتە لە کۆتا تەورا گفتوگۆکەین لەگە زۆر بەڕێز دکتۆر محەممەد زەهاوی کە بەڕێزیان پسپۆری گەشتوگوزار و هەروە مامۆستای زانکۆن کە ئێستا لە ستۆدیۆ ئامادەیە دکتۆر گیان سڵاو لێ بێم کاتەوە باش بەیانی باش بۆیش و بۆ بینەرانتان زۆر سپاس دەکەم بۆ بانگێشتان بۆ من بۆ ئەم بەرنامەیە چاوان دکتۆر با دەستپێکی گفتوگۆکانمان پێناسەیەک بۆ ئەتەکێت بکەین ڕەنگە لە زۆرێک لە بوارەکانە وشێ ئەتەکێت بەکاربێنین یاخود کردەوەکە خۆی پێڕە بکەین با بزانینمە بەس لە ئەتەکێت چییە؟ ئەم کەلیمە تەمانەمە کۆنا ئەو کاتە فەرەنسیەکان بەکارێنێنا بۆ کەلیمەیەکە فەرەنسی ئەتیکێت ئەمە خۆی ئەتیکێت یعنی وا تکت چۆن دەڵێ پەت ساقەیەک وەک داوەتنامە بۆی تێت مەسەنەوە دوێنێ تەلیفۆن منتان کردوتان بێن بۆ ئەم بەرنمەیە بەسەوە تەمەنەوە بۆ ناو کۆشکەکان هەبوو ئەو کاتە بەرپرس و وەزیر و پاشاگانی ئەو ساوەختێ داوە بچاتە بۆ ئەو کەسێ لە تکتێکیان بۆی ئەنار ئەو تکتە مواسەفاتی تێتێ دەڵێ ئەو ڕۆژە بە چۆن دەڵێ کات و شوێن و ئەو شتانە لەگەڵەوەیشە حتا جلوبەرەگەیش جلوبەر چی لەبەر بکەی یانجار هەیە جلوبەر سپی لەبەر بکەی سمۆکین لەبەر بکەی ڕەش بێ ئەوە لەورە تهدید کراس نابێتن تو سەرپێچی چۆنجی ینی مخالفەی ئەو ڕێنمایەکە لە ناو ئەو کاتە ئەوە بۆ داوە ئەمە تەمان دوایی شێوازی خۆت زانی نان خواردن فەرەنسیەکان زۆربەی احتیمامێندا شێوازی جوان و ئەتەکێتی خزمەت چۆن میوان بکرێت وای کەمەکەمە تەبعاً هاتە ناو یەکەم جار لە ماڵ بوو وای چۆن ناو ڕێستۆرانەکان فەرتی بۆ ئیسە ناحیە ئەکادمی و معاهدەیە و کولیاتەیە و ڕاستی ئەمە شتێکە علمێگە تایبەتمەند ئەبێ زۆر کەس بە ناڵم ئەمە واجبە بەس شێوازی نان خواردن ڕاستی پێ بڵێم تا بتوانانی لە هەر شوێنێدا بشی بە شێوازێکی بە شێوەیەکی جوان تۆ نان بخۆی خەڵکە کە لە دەورە دانیشتووە وەس بکرێتەوە لەسەر نان خواردن نەک تۆ ببینێ بە شێوازێک نان دەخۆی ڕاستی شێوازە نان خواردنەکەت کەمێک ناخۆشە تەمشاکەی کابرا دەست ناوەتە ناو نانەکە لێرە ئەتەکێت چی دەکە یعنی چۆن خۆتە پارێزێن لە شێوازی ئەو شوێنە لە شێوازی نان خواردن شێوازی ئەتەکێتی ئەو نان خواردنەکە یان تو جار هەیە ئەچیتە شوێنێک تو نازانێ ئەوان چۆن مەتەن بەش بە چی شێوازێت جێبەجێ دەکەن من خۆم جار هەم بچمە هەر شوێنێک یەکەم جار ناچمە پێشەوە لە پێشەوە ڕێ ناکەم ئەلێم خەڵکێتر لە پێشمەوە یا تەسەڕفێ بکە منیش ئەیبینم وەک ئەو تەسەڕف دەکەم یان تو شەرت نییە تو هەموو شتێک بزانی کە من دەیزانم تو چی دەکەی تەمشای دەست من دەکەی تەمشای شێوازی من دەکەی ئەو هەن ئەو میوانە توش بە خۆدەوە شۆش بۆ شێوازە تو نابێتن تو دانیشی لە شوێنێک و پێ دەڵێ ئەوە بۆ چییە تخوا ئەوە بۆچی بەکاربێنین ئەوە سێری چواردەوری خۆمان بکەین ئەوان چۆن بابەتەکانیان بەکارهێنا زۆر ئەی بە ئەو پرسیارانە شەر بکەی ڕاستبێ شێوازی نان یعنی وتم بێت لەسەر مێز ناوێتن تو بەتەسە ئەم مێزە ناوێت تو ئاودام نشی ئەمە ناوێتن ئەوە یان تو دەست بەکارتێرە ڕاستی دەستەکە دیار لە خوار بێ یا تو دەست ئەوهایە تو کە بەکاری بۆ نان خواردن دەستێری یا وتم قسەکردن زۆر ناخۆشە یا جار هەیە تو لێرەوە دانیشتویت لەگەڵێکی تر قسە دەکەی ئەوشە نابێت دکتۆر لەگەڵ گفتوگۆکانمانە ئێمە خوانی چیان بۆ ئامادەکردن مێزیەک هاوکارانم با قاپەکان من هەمووی لانەوتی بالای تۆ بێ باش نییە ئێستا چۆن قاپەکان دابشین ئەوەی کە گرنگ بێ لە بەردەمی هەر یەکەمان بێ چی و چیە دکتۆر ئەمە یەکەم دەڵێن پێی سەحن التەقدیم ئەمە سەحنێکە تەقدیم طبعا حتى شێوازی گردنی شێوازی بزان ئەم دوو پەنجە بەکاتری نابێتن شێوازی وەک ڕێک هەیە وەک ئەمەوێتە شعبی ئەوە ناوێت ئەو شێوە لە مەتاعمەکان ئێوە چۆن قاپ ئەوە شعبیەوە ئەگە فرە بوو تێتە ئیرا ینی بینیتە ئەمە تێتە شێوازی بزان دوو قام زیاتر یان تا بتوانانی خزمەتی بە شەیەکی جوان بەفەیسە ئەمە وەختێک داهێنیت ئەبێ ئەو علامەتێک لەکوێ بێ وەختی داینەی
على ما هي اللي فيش بيه زانوكم باش. او وكو لوغوية. لوغويا جاي من لوغو كشمان كل سادة ده رجع خو عم بعشا عندي جار راسي بملم او التزامنا كم حتى لبرنامجان بينما مثلا جلاس قد انات ابي جلاس قد دسقي حتى دسقيش اللي دس راس بيه جاري جلاس قد بيدان راوا دسقيها بنت لبرنامجان لازم التزامنا كان باهي نجا ابي دس راسه وثواب كما بينر هنا قبلنا او لوغو بينا نبومن اي باشا باخر هندي كاسي شيء تشبه خوي دستي هر دستي تشبك هاري اي ابي جلاس بيتم يعني من توصيل كم هند دس شب من شبيتن يعني ابي شو ثاني شبيه سر او كلبان كدان راوا شلون مكلفان اما مثلا يصير يكم جابتو افكار ما داينا اما تمن اما تشتغل هي اما تشخو هي ام تشخو بزن بنت ام تشخو ابي نوع عقيشي حتى نوع استيلقه بكاتري عندي جار واحد كيتا تشميتو او استيلا كبكاتري ابي استيلقه نوع زور هين بي يعني ما ذكيت وزي بتوبينا اخر هي المانيه هي ستيل ستانلس لان هندي صناعات هي راسي او نوعيه كينيا وهذا كيت بيها لان جاري غوشته قد يبريد فاسن اتشميتو او نابي حتى اميشا تشتلاقيش ابي نوعيتي جوال بيها اما تشخو لدس راس دانيد وتشتلش لدس شب باشا بودس اما الراس اما شب لان تو دائما قوه بكاتيري قوه ابي تشخو قبل دس قوه بيه امشا بكاتيري بشوازقي يعني اشتقى دقري ان جا دعاي تشي دكي دكتور ببوري اگر خوانك لشوينه وين رستورانت يبوين سابون منو لانا توز دورين ليكو باش چون بتوانم او كدام ليكاله چقو چتالم بره چون بتوانم بعد که چقو چتاله كي بيبيام اخر وقت تشخو دي بنت دائما ابهاب دي بي او جدسنا دي بي وزن بنت حتى هر دو كيشي دزنا الى او دمكان كلينك ستخوان بيزعمل شخصا ولو داوي لبردنا كان يعني ابي الشواز حتى يسأمن يا بزن شين دستياتي شين بنجيتياتي ناري بيو اما مثلا وقت حتى باكو كي شوازي مثلا باك كرنا وقع يعني مثلا اما كما جورات تلعبك اما او هذا جديد زبنيتا او خوي بروي كما جورايا وقت داي تشينيد بنيتا ابي بو شوازا لكن تو وابكيتا عايزه تمشامك شون بنجيتاتي عاشتي تاتي اما بنجو اشتنا او انا من مو بو باكامو باش كاته استاجر من داوای چقو چطاله لسرکو بکم ابي سرکو بو شوازه بيابه من لا خوي دان راوا خوي دي مفروض اگر لمنه دور بعيد عن اندرابه لا بون من لشونه كي تروبه من دستم بينا قال ياخذ اوي كلا بردست ما زور بيز بو بم داني كي بارت كاربنا او ده كان يعني دائما زامبينيتا وقت يدم بيد او بس كذي هالكي او دقيقه او يدلنيا بس انا جوابي بكم ناتوان او ناخذ راسبي اجى لو هندش تري شيء يعني اما تو مثلا طبق كم طبق بومتري يا كم طبق مثلا زلاته تري ابي اشتي زلاته اما تشتغل لما بتشكتر هي بلا هن زلاته قطعه طبعا تو تشي دانايا اما تشتغل او هن اخرجيه اجى بلن تشتغل هن زلاته دانيت لقل جاريه تشخوها اشتي ابري بكاري جريد بس خوي يكم كوتشك دلنتي سوب توب يويسا هاوتنا باميكي تناوزي قرص فرص بس هو لبيش هو ابوايا مثلا سوبيتي اي سوباجيتي مثلا سوباجي وقت دانا مثلا انا او سوباجي من شي كم تشكي هي دكتور زور بس معك بها تطال تشخو قبل ملانا زور باش اما بنت اما كم تشكي مثلا دسراسه دايني تطالي مش بابيت هيرا تشخوش بيت هيرا زور باشا اما شامبوي كدكتور لب على انا شكل زور باشا اماش لدستي راس تعبه تو وقت الشوربات اخوي امية وانيا اما الشوربات اخوي طبعا وقت تعودك ابي اخوي صحن خوي هي اما لجيرو ما تو باس اجى السياحه دك يعني اتكيتي حتى لما على شو ان شاء الله عند جنجن حزك لو مشتانا ذكرن يعني او صحن خوي هي يعني ما قابل لجيرو او كم تشكيت طبعا لما كم بيشكترها سوق وانيا اي تنايا حالة جريد او اتشي شيء من الام كم تشكين هر هنا جمينه سوب مرقه جمينه لانه هو اول شوربه شو
ئەم کەمچگەی شەمایە باشە با لەگەڵ قسەکانمان لە بەروی کاتەکەمانە ڕۆبەر کۆتایی با خواردنێک بەکاربێنین ڕاستە دکتۆر با لەم پیتزایەوە دەست پێ بکەین زۆر کەسەیە ئەڵێ پیتزا من بە چەتاڵ و بە چەقۆلەت یەکەم و پارچپارچەی بچووگە خۆم بەڵام زۆر کاتیش پیتزا هەر بەدەست خوراوە من خۆم پیتزا قەت ناتوانم بە چەقۆ چەقۆڵ بخۆم هەر بەتەنیا بەدەست لە ڕووی ئەتەکێتەوە یاخود زانستیانەترینیان چۆنە بە چ شێوازەگرێت هەردێکی ئەتوانین بخۆین دەزانانی بۆ ئەگە متمانەت هەیە لە دەست پاکە وانێ سەمەسە من لە دەشتەوە هاتمە من چزانم دەستمدا لە چی ڕاستە بۆ من باشترە ئەوە بەکاربێرم وانە بەستۆ ئەگە متمانەت هەیە دەسەدانت پاکە ئەتوانین بەکاربێری دەتوانین ماسی بە هینیش بخۆی حتا بەدەست بخۆی زۆر یعنی حتا هەندێک شتەیە توانین بخۆی مەثەن جارێ سقانەکە لە دەمتا گەرەکتە ڕاکێشی ئەتوانین بەدەستیشەوە ڕاکێشی ئەگەلێ مەدە بەس جار هەیە ئەگە هین چنجک زەیتون بڕێگەن خاتە ناو ئەوە ناخۆشە ئەبێ ئەم چەتەڵەکە بەدەستما ئەخەمە دەست ڕاستم ئەخەمە بەس چێکم دایمن حاولەکەم ئەخەمە ناو شوێنە ناو ماوەنەگەش کە بێت دکتۆر ئێستا با پیزاکە تاقیکەینەوە بزانین چۆن بتوانین ئێستا من پیزایکی ئامادەکراوە لەسەر مێزەکە چۆن بتوانین ئێمە سێ کەسی یەکی قاشە بۆ خۆمان بێنین داینین یەکێک لە هینەکان ئەمما تو مەسەرەن ئێمە هاتیینە داوت لە لای جەنابەت تو خاوەن ماڵێ تو ئەتوانین قاپەیە بگریت دەسەوە ئەتوانی تێتە لای من ئەژی کاکە چێنێکت گەرەکە من دەڵم یەک خەتام گەرەکە تو مەدە یەکی هینێک هادەستە و بە تو ڕەسەن ئەوە دەگیر بەست و پێش ئەوە چیت کردیە بە چەخۆ ئەمە نیە بە چۆخە هامزە بینتە ئەمە بە چۆخۆ تاکیدت کردیە ئەوەی قاشەکە بەرزەکەی تریش طبعا وەختی هینەکەی طبعا ئەوە مثلا ئیسە ئەوە زۆر سپاس ئەوەی ئیجا تێنە ئەمە کەتریش طبعا لە ئەبێ سەیدات ئەمە یەکەم کەس بێت و هەموو چێژمێت ئیجا تو ئەمە تەوان بکارمێنا لێن بکار ئەمە ئەمێنێ لێرە خاوەن داواتەکەی خاوەن ئەوە ئەتوانی دابنی بۆیان هەرێکی دەستکەنە هینکردن چۆن باشە ئێستا دوای ئەوەی کا بۆ نمونە لەسەر قاپەکە بوو ئەبێ چۆن بخورێ بۆ نمونە هەر ئاو بەدەست و یەکسەر بخورێ یاخود نەخێر ئەبێ چەقۆ و چەتاڵ بەکار بهێنێت وەڵڵا ئێمە زان چۆن ئاخر زۆر شتەیە مثلا ناپکینمان نییە ئیسا توا گردت لە دەمتە و کردتە من جلب وەرەگەت مەتەیس تو ئەوە بەرنامە هەیە شتەیەوانێ تو هەر شتێ بکەوێت وانی توای هینەوەی پارچە پارچە هینەکە یا ئەو هینێک ئەمە ڕاست کە کلینکسمان هاوردێ بەس کلینکس وەک ناپکینەکە نییە بزان چی کرد ئەم لە زۆرەگە کەفتە ئیلا تا تو چیتێکی ئەو بە شێشت ئەی بڕیت کە ئەتوانی بە یەک جارۆی خۆیت منۆنم بڕێ نەکبینێتە دەمو هەم لە چی بخۆیت و لە چی نەخۆیت تو چەندێک ئەتوانی مثلا هینەکەی لانەخان مامەسا مثلا بچکترە لە هینێت تو ئەتوانێت بەس نەبێتە بە شێوازێک ناخۆشە یارو چۆن دەڵێ ئەوەی نیمەی و نیمەی دەخۆیت ئێستا توانین تاقیکەین دکتۆر بەڵام نابێت تۆ ئەمڕۆ میوانی لای ئێمە بیخۆین و تۆ لەگەڵمان هاوکاریمانکە ئێوەی سەفەرمونون ئەوە یەکێ لە شتە هینەکانە زۆر جوانە تەمان ئەوە تاوە دەکەن یەکەم جار بیجەگە ئەگا خۆتان هین دەکەن ئیجا دوایی نانە ڕئیسێگە هەیە نانە ڕئیسێگە هەیە ئێوە بیخۆن لەبەر ئەوەی کاتی پرۆگرامەکە زۆر نییە کەمە باکەمە قسە لەسەرم خواردنانەی تریش بکەین ئێستا کە مریشکێکی دەم شێوازە لەسەر مێزێک ئامادە بێت ڕەنگە زۆر کاتبییر لەوە بکەینەوە بڵین چۆن ئەو مریشکە پارچە پارچەکەین چۆن بۆ نمونە پارچەیەک لە سنگی مریشکەکە بخەمە سەر قاپەکەی خۆم بۆ ئەمە پێویستمان بە چییە؟ ئەوە هەربوتم بێت چەقۆی خۆی هەیە یان پیسەتی چۆن ئەمە هاوردیە ئەمە بچی هاوردە وانە تا بتوانێ برنج بە کەیف خۆت ئەمەشمانوانە ئەوەشە هەیە بۆم شۆڕواایە بۆ ئەوەیشە ئەبێت چەخۆیەک تابێت من بێکەمە گەورە بێ وەختی لێدەی هەیە چەفەل گەورایە لێجێی تا هەمووکم کۆنتترۆل بێت نابێتن شێوازی سەمەسەن ئەوها ڕاستە میگریت و بەدەست و ئەو شتانە ئەوە خۆی وتم بێدێک لە نەقسەکان چیمان هەیە چەفەل گەورە هەیە چەقۆی باشتر هەیە درێژە ئەتوانی لێ لەتیکەی و ئەی ناتە بەردەم ئەوە جار هەیە کارمەند هەیە خۆی يعني خوي بروفيشنال بوتي لا ريستورانتي زور او تشيكا ميزه هي الاولاد ايش بي ميزه يعني
تو داینێ تو هەموو شتێک لێرە کۆ بکەیتەوە. خۆی دکتۆر هەندێک خواردنیشەیە بە تایبەتی ئەو خواردنە ئاویەکان کە لە ڕێستۆرانتەکانە هەیە زۆر کات خۆیەت خواردنەکە لە تەکە پارچە ئاچکە بۆ لەبەری تۆ لە شێوازی لەتکردنەکەی نازانی بە تایبەتی کۆمەڵ خواردنی دەریایی هەیە. دکتۆر زەڵاتەشمان هەیە لە زۆر کاتە بۆ منە لە زۆرێک لە شوێنەکان چەند جۆرێکی جیاواز زەڵاتەدا ئەندرێت لەسەر ئەو مێزەی کە تۆ بانگێشتکراوی زۆر کەسەیە بۆ ئەو کەوچکەی کە خۆی بەکارێنێ ئەو چەپاڵی کە خۆی بەکارێنێ دکتۆر هەر لەنا ئەو قاپەیە تۆزە ئەبێ بخێنە ناو قاپەکەی بەردەمی خۆمانۆیان ئەمە خۆی هێن خۆی هەیە هەم چێژم بێت ئمما مەثل لەم ڕەو دەست پێ دەکات بەش خۆی دەبات وەک چۆنی سەمەچەند من ئەوە بەپێی احتیاج خۆم چەندت پێویستە ئەوە بۆ خۆدانی زۆر باشە کاتە هەر کەس بەشی خۆی لە یعنی تو زین چۆن شتێک دائەنیت کە بتوانی بیخۆیت بنانێ زۆر باش تاو دکتۆر من جارێ بای جاقسە لەسەر برنج خواردنە سەرێکەکە برنجەوە خواردنی سەرەکی لای خۆمانە برنج بە چێ خورێ بەچێ کەوچە لە ئەلمت برنجش بە چەتەڵە بە چەتاڵە خۆێ ئێمە هەر بە کەوچ خواردن ئەمە خوێن ئێمە خۆت زانین جارێ بەس وتم پێت شێوازی خواردنت ڕاستە هەیە بەس المهم تو شێوازەکە جوان بێتن من جار هەیە بەدەست خواردمە خەڵکەیەک دەڵێ وەڵا کاک محمد ئەوها جوان دەخوا واز بۆ مکاتەوە یەک جەتر نان بخۆم هەموو شتێک بەس کەمێ ئاگات لە خۆت بێتن دانیش برز نەبێتن جگە لە بەکارهێنانی ئەو پێداویستیانی کە پێویستمان پێێتی لەسەر مێزەکە شێوازی خواردنی تۆش بۆ خواردنەکانیش ئەمە بۆ کەسانی چواردە و چەندە گرنگە چونکە ڕەنگە زۆر کاتۆ ڕێژێکی زۆر لە خواردنەکەت کردبێتە دەم تۆ یاخود لای خۆمانەڵەن چەند مڵچێکی زۆرەکەی لەسەر ناخواردنکردنی کۆمەڵی دەنگ و ناخۆشی بەس وتم بێت اینجا ما شێوازی تەقدیمکردنیش هەسە هەیە فەرەنسی هەیە ئینگلیزی هەیە رووسی و هەیە ئەمریکیش چەند چوار شێواز هەیە ئەوەمە بەس ئێمەی ئەم برنجتان هەیە شتەکان دانراوە ئەمە مێنێ لە چەرچی مەتەن جەنابەت تو داوێت ئێمەت کردیە فەتو چی دەکەی دائما هەجار نەجارێ ئەوە جارە هینەکەی ئەدی پێمان زەڵاتەکەمان دانا خواردمان ئیجا سوپەگەتێت خواردمان ئیجا دەسەکەینا مەتەن بیجەیەکمان خوارد قسە دەکەین باسەکەی دوای دەتێتە خواردنی برنج و مریشک برنجەکەش هەم نەفس شێواز هەم قاپەگەری دەدەچە و تێ بەلامە ئەگەر باشترە لەو هینەگا من لێرەوە دەست بۆم و بێرمی زۆر باشە دەستە خۆش بێ دکتۆر دەستخواز بۆ تۆ کەمێ قسەمان لەسەر ئەتەکێت کرد بگومان ئەم تەوەرانە درێژە پێین هەوڵین تەوەری ترمان هەبێ لەم بابەتە بۆ یان خۆمان هەم بینەرەکانمان سوود لەم بابەتانە بینن دووبارە سپاس بۆ تۆ دەستە خۆش بە کاتەکەمان زۆر کەم بوو داوای لێبوور نەکەین بۆیە ڕەنگە زۆرێک لە بابەتەکان قسەشمان لەسەر نەکرد بێ دووبارە سپاس بۆ تۆ دەستەکانە خۆش